نوێمین پێشانگای ئۆتۆمبیل و پارچەی یەدەک لە پێشانگای نێودەوڵەتیی هەولێر کرایەوە و ماوەی 4 ڕۆژ پێشانگاکە بەردەوام دەبێت. پێشانگاکە بە بەشداری 120 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی کە 200 بڕاندی تازەی تێدا نمایش کراوە بەڕێوە دەچێت. ئەم پێشانگە نوامین پێشانگای نێودەوڵەتی هەولێرە ئۆتۆشۆ بە بەشداری 200 برند 120 کۆمپانیا لە وڵاتەکانی جیاجیا بەشدارن. ئەم ساڵ سین وڵاتی سین وەکو پارچەی یەدەک باش بەشدار بووە، وەکو برندەکانی سەیارە 13 برندی بەرچاو و دیاری بازار بەشدارن. هاتنی خەڵک بۆ ئێرە دەبیت تەمەنەکەی لە 15 ساڵ کەمتر نەبیتن. کۆمپانیاکان بە بەرهەمی تازە لە پێشانگەکەدا بەشداریان کردووە. لە تازەترین جۆری ئۆتۆمبیلیشدا ئۆتۆمبیلی کارەبایی بەرهەم هاتووە و لە نزیکترین کاتدا دەکەوێتە بازاڕەوە. ئۆتۆمبیلانێک کە بەشداریمان تیا کردووە تازەترین شتەکە لەلایەن توێتاوە خراپێتە بازارەوە. جگەلەوەش بەرهەممانەیە کە تەنها لە توێتە عێراق بەردەستە بۆ بەڕێز بەکارهێنەرەکانی خۆمان وەکو توێتای لانکرۆزەری بلاکەتیشن. جگەلەوەش بۆ یەکەمین جار توێتا وەکو با بڵێم تێست ئۆتۆمبیلی 100% کارەبایی نمایش کراوە، لەوانەشە بەم جوانە بکەوێتە بازارەوە. گرنگی ئەم پێشانگایە ئەوەیە کە هەلێکە بۆ ئەوەی زۆرترین کەس بتوانێت بزانێ یان ئاشنا بێت بەو ئۆتۆمبیلانەوە ئەو خزمەت گوزاریانەی کە کۆمپانیای توێتە عێراق دەیخاتە بەردەست. ئێمە ئێرە عەرزمان کردە تقریبا 6 سەیارەیە لێرە نمایشمان کرد. بەتایبەت ئەو سیارەمان هەیە نیو GLE کۆپەیە، ئەمە شکڵی نوێیە، محرکی AMG-ە کامل لە با بڵین، 6 سلندەرە 3000 cc-ە، یەک تۆربۆیە 435 هۆرسپاوەرە. ئەم سیارە بێتە بە نظامی سپۆرتە، نایت پەکیج هەمووی کامل لە سیارەکەیە، لەگەڵ سیڵ بیڵدەکەی سوور دێتەوە، لەگەڵ پانۆرامەیە. ئەم سیارە دوو جۆری هەیە، GLE 53 کە با بڵێن ئەمە کە وەکو ئەو نمایشمان کرد، زائدن ئەم ڕەنەش کە تایبەتە دروستکراوە لەسەر ئەم سیارەیە. شتێکی ترمان هەیە پێڵەن GLE 63 بێتە بە 8 سلندەرە، ئەبکێتە ئەو کاتە محرکی 4000ە، هۆرسپاوەرەکەی 612ە. پێشانگای ئۆتۆمبیل و پارچە یەدەک لە ڕۆژانی 29 شوبات تاکو 3 ئادار بەردەوام دەبێت. ڕۆژانە لە کاتژمێر 11 بەیانی تاکو 7 ئێوارە پێشانگا بڕووی هاوڵاتیان کراوە دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.